فیلمی باری لیندۆن کە لە نووسین و دەرێنانی ستانلی کوبریکە، یەکێک لە گەورەترین دەرێنەرەکانی مێژووی سینەما، یەکێک لە دەرێنەرە دڵخوازەکانم. فیلمێکی کلاسیک جەنجی وە سەرکێشیە کە لە ساڵی 1975 بڵاوکراوەوە. تۆ بیر بکەرەوە فیلمێک لە ساڵی 1975 بڵاوکرا بێتەوە. ئێمە لە 2026 بین سەرسامی بین و باسی بکەین. هەر بۆ ڕادیارکە لە بەردەم فیلمێکی ناوازە و زۆر تایبەت داینا. فیلمێک بەمانەی کەلیمە شاکارێکە بۆ خۆی. جا ئەو فیلمە یەکێکە لەو دەگمە فیلمانێک کە ئاسانیە تۆ خوێندنەوەکی تەواو بۆ تەواوی فیلمەکە بکەی. ڕاستە کاتی فیلمەکە 3 کاتژمێر و نیوە تقریبا، بەڵام بەجددی فیلمێکی زۆر قورسە، چونکە لایستانی هیچ دیمەنێک زیادە نییە. هەموو دیمەنێک تایبەت و گرینگە بۆ دیمەنی دواتری، وەکو هەندێک فیلم نییە کە هەندێک دیمەنی تێدا. ئەگەر ئەو دیمەنانەشی تێدا نەبێت کاریگەری بەسەر چیرۆکەکەی و بەسەر فیلمەکە بەگشتیدا نییە. بەڵام داستانی وانە هەموو دیمەنێک گرینگە بۆ بەستنەوەی دیمەنەکانی تر بەیەکترەوە. جا ئەو فیلمە باز لە چیرۆکی گەنجێک دەکات بە ناوی ڕیدمۆند باری، باز لە سەرکێشی یاخود نامەتەکانی ڕیدمۆند باری دەکات. دوای ئەوەی باری لە خۆشەویستی یەکەمی شکست دەهێنێت، ناچار دەبێت شوێنی نیشتەجێبوونی بگۆڕێت. دەچێتە ناو سوپای ئینگلیزەوە کە ئەو کات لە جەنگدا بوون. لەو جەنگەی کە ئەوروپای گرتبووە، سەرکێشیەکانی دەست پێ دەکات، بەشداری لە جەنگەکان دەکات، لە ململانێکی قوڕزدایە بۆ مانەوە لە ژیاندا. داوەکو ڕێگایەک دەدۆزێتەوە کە بەهۆیەوە دەتوانێت بە فێرکردن و قومارکردن پێگەی کۆمەڵاتی خۆی بەرز بکاتەوە. جا لەو ڕێگایەوەش عاشقی بێوەژنێک دەبێت بە ناوی لیدی لیندۆن کە ئیدی سەرەتا پای ژیانی دەگۆڕێت کاتێک لەگەڵ لیندۆنی بێوەژن هاوسەرگیری دەکاتن. دەبێت ئەمەش دەبێتە گەورەترین گۆڕانکاری بۆ ژیان و کەسایەتی ڕیدمۆند باری. بەوەی لە کەسێکی هەژار و بێناسنامە دەبێت بە کەسێکی دەوڵەمەند و ناوێکی گەورە، چۆن لە ژیانێکی ئاساییەوە دەچێتە ناو ژیانی خانەدانەکانەوە. بەڵام خۆشیەکانی تازە زاوە درێژە ناکێشێت، چونکە ناچارە ڕووبەڕووی زرکوڕەکەی بۆڵینگدۆن ببێتەوە کە بە هیچ زۆرێک ئەو باوکە تازەیی بەدڵنیە و ڕقی لێ دەبێتەوە و سوکایەتی پێدەکاتن. جا ئایا باری دەتوانێت لەگەڵ زرکوڕەکەی ڕێک بکەوێت و وای لێ بکات وەکو باوک سێری بکات، یاخود ئەسڵەن ڕیدمۆند باری دەتوانێت لەگەڵ ئەو ژیانە نوێی ڕابێتن؟ بۆ دەبێت خۆتان بینەری بن و لێتانی سپۆیل ناکەم، چونکە یەکێکە لەو دەگمە فیلمانێک کە بەجددی یەکێکە لە باشترین فیلمەکانی مێژوو. چونکە ئەو فیلمەوەکو ئەوە تۆ کتێبێکی دۆستۆڤسکی یاخود تۆلستۆی بخوێنیتەوە، هیچێکی تەواو کامل و بێکەم و کوڕ لێسە کارکتەرە سەرچیەکە کراوە. تیشی دەخاتە سەر خاڵە بێز و لاوازەکانی کارکتەرە سەرچیەکەمان، تەواو کارکتەرە سەرچیەکەمان بۆشی دەکاتەوە. لە لایەکی تریشەوە دەتوانین بڵێن ئەو فیلمە گەشتێکی مێژوویە بەناو ئینگلترای ئەو کات، ئەو جەنگی ئەو کات لە ئەوروپا بوونی هەبوو لە نێوان وڵاتەکاندا کە جەنگێکی زۆر خوێناوی بووە، چۆن خۆیان ئامادە دەکرد و چۆن دەژیان و بێگومان لێکەوتەکانی جەنگیش. و فیلمە زۆر بە جوان تیشک دەخاتە سەر ئەو گۆڕانکاری خێرایی لە نەکاوی کە لە ژیانی کەسێک ڕوو دەدات، لە باشەوە بۆ خراپ یاخود بە پێچوانەوە، و زۆر بە جوان باسی چینی دەوڵەمەند و بێزەکان دەکات کە لە چ ململانەیەکی ناشرین و نادەتپەروەری دام بەرامبەر بە یەکتر چ چاڵێک بۆ یەکتر هەڵدەکەنن و نیشانمان دەدات کە پەیوەندی نێوان دەوڵەمەند و بێزەکان لەسەر چ بنەمایەک دروست بووە. ئەو فیلمە رەخنەیەکی قوڵە دەربارەی ئەوەی چۆن ژنان ڕەگەزی مێ دەچەوسێنرێنەوە لەژێر سایی پیاوسالاریدا. ئەوەش ڕێک لە فەیس و ڕەفتاری خات و لیندۆنی بێوەژندا دەبینین. و فیلم لە لایەکی ترەوە فیلمە ڕێکتیش دەخاتە سەر بابەتی نایەکسانی ئابووری لە نێوان مرۆڤەکاندا. بەڵام بۆ من گەورەترین فرسیار یان پرسیاری جەوری ئەو فیلمە بۆ من ئەوەیە ئایا کاتێک کەسێک لە چینی هێژارەکانە لە پڕێکدا دەوڵەمەند دەبێت و دەچێتە ناو چینی خانەدانەکانەوە، مەبەستم پارەدارەکانە چی بەدەست دێنێت و لە هەمان کاتدا چی لەدەست دەدات. و فیلمە لە ڕووی دیزایانی جلوبەرگ، لە ڕووی وێنەگرتنی سینەمایی، لە ڕووی دیالۆگ، لە ڕووی نواندنەوە بەزیدی زۆر ناوازەیە. بۆ من یەکێکە لە باشترین فیلمەکانی ستانلی کوبریک کە بینەری بوو، مەرچەدە چیرۆکەکەی لە ڕۆمانێک وەرگیراوە بە ناوی بەختی باری لیندۆن کە نووسەر ویلیام ماکپێسکە لە ساڵی 1844 بڵاوی کردوێتەوە. فیلمەکە بەمانەی کەلیمە شاکارێکە بۆ خۆی، شایانی بینی نییە یەکجار، بەڵکو شایانی ئەوەیە کە زیاد لە جارێک بینەری بیت، چونکە یەکێکە لەو دەگمە فیلمانەی کە تۆ هەر جارێکە بینەر دەبیت خوێندنەوەیکی جیاوازی بۆ دەکەیت. بۆیە بە هەموو پێوەرێک وەکو برایەک پێدان دەڵێم ئەو فیلمە لە دەستە خۆتان مەدەن. جا لە بیرم نەچێت ئەو فیلمە بە پێشنیاری دوو هاوڕێی خۆشەویستکە لە کۆمنت ناوی فیلمەکەیان بۆ نووسی بوون کە بینەری بم بە خۆشحاڵیەوە سەیری فیلمەکەم کرد و وەکو باسیشم کرد یەکێکە لە باشترین فیلمەکان
بۆی لێرەوە زۆر سوپاسیان دەکەم کە ئەو دوو خۆشەویستە بوون کە بۆیان پێشنیاکردن. بۆیە ئەگەر توش ئارزوو دەکەی فیلمەکەم بۆ پێشنیاکەی بۆی بینەری بم و ڤیددیۆی لەسەر بکەم لە کۆمنت دەتوانانی ناوی فیلمەکەم بۆ بنووسی، بەڵام باوەکو ئەو دوو هاوڕێیە ئەو دووەم جارە بۆم پێشنیان دەکا و بەجددیژ یەکێک بوو لە باشترین ئەو فیلمانێک کە من هەتا ئێستا بینەری بووم و وەکو جوانترین فیلم و بەمانەترین فیلم و خۆشترین فیلمی ژیانیشم دەمێنێتەوە. جارێرەوە دەستخۆشی دەکەم ئێوەش ئارەزوتان کرد ناوی فیلمێک بنووسن تاوەکو سێری بکەم و ڤیددیۆ لەسەر بکەم تا فیلمێکی تر تا خوێندنەوەیکی تر دێمەلاتان ئاسوودە و خۆشەویست بن.